ڕۆژێکی نوێتان باش ئەم بەیانیەش هاتینەوە لاتان بە چەند بڕگەیەکی کای ڕاهێنان کە ئینشاءالله سوودی هەبێ بۆ هەموو لایەکتان و بە تایبەتی بۆ خانمانی بەڕێزیش یەینن سەر سوودەکان و تایبەتمەندیەکانی پاسکیل. پاسکیل چەند تایبەتمەندێکی خۆی هەیە کە زۆر وا لە مرۆڤ ئەکات بەهێز بێت. چونکە پاسکیل زیاتر تۆ کە ئیشی لەسەرەکەی ئەژنۆکان تا ئیشت پێکات. بۆ نمونە ئەم پاسکیلانە پێوترێ پاسکیلی کاردیۆ. پاسکیلی کاردیۆ چییە؟ کەواتە ئەم پاسکیلی کاردیۆیە ئیش لەسەرەوەکە کە چەوری تەواو لە لەشی تۆیا بسووتێنێ، بەڵام بەمەرجێک ئەبێت تۆ ئەژنۆت زۆر باش بێ، اینجا ئەتوانی پاسکیلی کاردیۆ بکەیت. من ناڵم پاسکیل خراپە بۆ ئەژنۆ، بەڵام پاسکیلی کاردیۆ بۆ کەسانە نابێت کە ئەژنۆیان باش نەبێ. زیاتر پاسکیلی سروشتی، پاسکیلی ئەتیادیمان هەیە، ئەمانە بۆ ئەو کەسانەیە کە ئەژنۆیان باش نییە و ئەتوانن بیکەن هێزە خاتەوە سەر ئەژنۆیان و بەستەرەکانی ئەژنۆیان قوت پیاکاتەوە و مەسڵەکان یاخود عەزڵەکانی ئەژنۆیان زۆر بەقوتەکە. ئەمڕۆ ئێمە ڕاهێنانەکانمان لەسەر پاسکیلە بە هیوای سوودبینین ئینشەڵڵا بۆ ئێوە. من کە ئیش بکەم لەسەر ئەم پاسکیلە کە پێوترێ پاسکیلی کاردیۆ، ئەم پاسکیلە بۆ ئەوە نەکراوەتۆ دانیشی لەسەری. ئەم پاسکیلە زیاتر بۆ حرەکەی بە پێوەیە، بەم شێوەیە. ئەم شێوە پاسکیلکردنە ئەمە خێرایی دڵ زیا ئەکا. اینجا عادەتەن کە خێرایی دڵی شت زیای کرد، تۆ زیاتر چەوری ئەسووتێنی و زیاتر عەزڵەکانی ڕان و ئەژنۆت بەقوتەکەی. بەم شێوەیە سێ شێوە ڕاهێنان ئەکرێ لەسەر ئەم پاسکیلە. چۆنی؟ ئەم پاسکیلە ئەگەر من بمەوێ بۆ بەشی پێشەوەی ڕان بیکەم، بەم شێوەیە دائەنیشم لەسەری و بەشی پێشەوەی ڕانم ئەکەوێتە جوڵە و زیاتر ئیش لەسەر بەشی پێشەوەی ڕانەکەم. ئەمە زیاتر بۆ ئەو کەسانەیە کە بیانەوێ ڕانیان زیاتر دابەزێ. ئەگەر بمەوێت بەشی خوارەوەی وردی لەگەڵا بکەم، هەر ئیش لەسەر ڕان مەکەم و بەشی خوارەوەی وردیشی لەگەڵا دائەبەزێنم. بەم شێوەیە شێوازێکی کەمان هەیە هەر لەسەر پاسکیل کە ئەتوانین مەسەلەن بۆ نمونە لاکانتی پێلابەی. چۆن؟ بەڕێکی ڕێک ئەوەستم لەسەری وەکو چۆن شێوازێکی ڕاکردن هەر عینەن شت بەو شێوەیە ئیشی لەسەراکەم. تۆ بیکەتە لارمەوەستا. اینجا ئەگەر ئێوە دیقەت بن زیاتر کە بەم شێوەیە ئەیکەم، زیاتر بەشی پشتی لاکەمەرەکان و ئەم لاو ئەولا ئەکەوێتە جوڵە لەگەڵ ڕانەکانیە. ئەمە زیاتر خێرایی دڵ زیاترەکە. چونکە وەکو باسمان کرد ئێمە چەند خێرایی دڵ زیاد بکە، ئەوەنە چەوری لە لەشمانە ئەتوانین بسووتێنین و عەزەڵەکانمان زیاتر بەهێزکەین. ئەمە شێوازێک. شێوازەکەی تر وتمان بە دانیشتنانەوە زیاتر کە ئەکرێ. ئەم شێوازە بۆ چییە؟ ئەم شێوازە زیاتر بۆ ئەوەیە خۆدڕێکەرەوە، زیاتر بۆ ئەوەیە کە ئیش لەسەر بەشی سەرەوەی ڕان و ئەم لاو ئەولای ڕانی بکە بۆ ئەو کەسانەی کە بیانەیە زیاتر ڕانیان دابەزێنە. عینەن شت حرەکەیەکی کەمان هەیە کە وتمان ژێرورگ زیاتر ئەگرێتەوە. بەم شێوەیە ئەمە عەزەڵەکانی نەگڕان لەگەڵی شاهی سمتیشی بەقوت ئەبێ، عەزەڵەی سمتیش بەقوتەکە. شێوازێکی ترمان هەیە بەو شێوەیە لەسەری پاسکیل لەسەر پاسکیلەکە ئیشی لەسەرەکەین. وەرزش پێویستە بۆ هەموو کەس. ئەگەر تۆ ئەتەوێ بژیت وەرزش بکە. ئێستاش بۆ نمونە من ئەمەی کە باسی ئەەکەم ئەچیتە لای هەر پزیشکە. ئەگەر پزیشکەکە هەناوی بێ ئەڵێ بڕۆ وەرزشکە. ئەگەر پزیشکەکە بابەتی ئێسقان بێ ئەڵێ بڕۆ وەرزش بکە. ئەگەر خۆراک بێ ئەڵێ بڕۆ وەرزش بکە. ئەگەر شەکرت بێ ئەڵێ بڕۆ وەرزشکە. ئەگەر زەختت بێ ئەڵێ بڕۆ وەرزشکە. کەواتە هەمووی لە چیا خۆی گرتەوە؟ لە وەرزشە. کەواتە ئێمەش هەموو با بە وەرزش تەندروستی خۆمان باشکەین، خۆمان دکتۆری خۆمان بین، پێویستمان بە دکتۆر نەبێ و سپاس بۆ هەموو لای.